کۆمپانیای نەجمەدین بۆ کۆنکرێتی ئامادەکرا 24 کاتژمێر لە کاردا بە نەترین ئامێر لە ڕێگەی کەسانی لێهاتوو شارەزە بە مەبەستی بەرە پێشبردننی پرۆژەکانی دوانترکردنی سیمەی شار. کۆمپانیای نەجمەدین دیارکابەرە بەهۆی شارەزایی و ئەزموونی چەند ساڵی لە بەرهەمهێنانی هەموو جۆرەکانی کۆنکرێتی ئامادەکراو بەپێی خەسڵەتە ئەندازیەکە. ئایندە پێویستی بە بناغێکی بتەوە ئێمە بوونیادی دەمێن.